بۆ ئازیزەکەم زیندانی مووسڵ بەشی سێدارە 12 حوتی 1970. کڕێیان داوی بۆ یەکجار توخوا ئازیز دیدەنیم کە چەند ڕۆژێکم وەرزی بەهار ماوە بێوادە هات پاییز خەزەڵ وەرە توخوا وەرە دیدەنیم کە باوە تێنەگەن کە دەردی سوورە گوڵی گەشی دوێنەی سەر دواتشڵی ئەمڕۆ لەبەر زریان زەردی بەرەو مەرچوونم کە ئازیز تۆ خەنیم کە ئازیز جان ئەگەر تۆ ڕازیت خوێنمە ڕێژمە دێراوی بە ڕێحانە و گوڵچێنراوی دەوروبەری ڕێی پێشوازیت ئازیز جان کە ئارەزوت بۆ کام گوڵەی زۆر جوانە بزوت کە مەیلی دڵ شوێنێکی کردە باخی گوڵ ئێسقانم ئەکەم بە کود و بە دێراوی گوڵشەنیم کە خوا ئازیز وا هاوڕێیان بۆ سەرەی مەرگ هاتن بەڕیز هەر منیان لێ بەجێ ماوم هەتا ماوم بفەرموو جێتە سەر چاوم لە ڕێی هاتنت وەستاوم دیدەنیم کە گەرە فەرمووی خوێنم هەمووی گوڵزاری ڕێتە موو بەمووی ئەبمە قوربانی لە پێشت بۆ تێ هەڵسوونی بەرپێشت خاوەن گلێنەی دیدەنیم کە تا ئەمرم لە ژوور سەرم بی بۆ دڵداری ڕابەرم بی ڕێنوێنیم کە تخوا ئازیز خۆ ئەزانی چۆنە شوێنم ئەزانی بێبەرگ و نوێنم بێچارەم و بە شەرمەوە تۆ ئەدوێنم بێی بۆ بژاری پوش و خاری نێو گوڵزاری زامی خوێناوی دژوێنم بەهاتنت با ڕۆشن بێ دەوروبەرم ئاخاوتنت هۆنراوە بێ بێتە بەرم سەرپۆشەکەت پێش کفن بکرێتە بەرم وەرە چاری شەو نخۆنی و ڕۆژی خواڵووی دێنێنیم کە ئازیز جان تۆ بی و گوڵی ڕوود ئاخر سبەینێ بەسەری ڕوود بە پێی پەتی قوڵفەی پەتی سێدارە خرێتە بینم ئەمرم و نەبا نەتبینم هەر بڵێم خوا حافیز تخوا ئازیز وا دڵناسک نەبووم هەرگیز دیدەنیم کە